ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی جەخت دەکاتەوە یەکێتی بەبێ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان بەشداری ڕیفرەندۆم ناکات و ڕەشی دەگەیەنێت پێویستە شان بەشانی کارەکردنەوەی پەرلەمان بژێوی هاوڵاتیانی کوردستانیش باش بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پشتیوانی ڕیفراندۆم بووینە و ڕیفراندۆمیش بە مەبەستێک بۆ سەربەخۆیی کوردستان بێ، بەڵام بە خۆتان نەزانن ئێمە هەم لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بڕیارمانەوە بۆ کە ڕیفراندۆم بەڵێ پشتیوانیتەوە یەکەین، بەڵام بەمەرجێک کارەکردنەوەی پەرلەمان و کارەکانی ڕاپەڕاندنی ڕیفراندۆمیان بە دوای خۆیان سەربەخۆیی بێ هەموو شتەکان لە ڕێگای پەرلەمانەوە. ئێمە قەراری یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە کە دەبێ هەموو کارەکان لە ڕێگای پەرلەمانەوە پەرلەمان کارا بکرێتەوە. بە دڵنیاییەوە خۆی بە تایبەتی ئێمە مەوزوعی ڕیفراندۆم و مەبەست لە ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم سەربەخۆیی بێ بە دڵنیاییەوە مەز گرینگە کێشەکانی هەرێمی کوردستان کێشە سیاسەکان چارەسەر بکرێەوە ئەوانە دەبنە هاندەرێک ئەساسێک کە هەموو هێز و لایەنە سیاسەکانیان جەماوەری کوردستان پشتیوانی لەم پرۆسی ڕیفراندۆم و سەربەخۆی کوردستان بکەن و یەکێ دیکەش ئەوەیە کە ژیان و گوزەرانی خەڵک لەم وەزع بە خۆتان نەزانن کە دۆخی هەرێمی کوردستان و کێشەی بێموچەیی و ئەوانە ژیان و گوزەرانی خەڵک نیگەرانێکی زۆری دروست کردووە گرینگە کە لەم کات و ساتەدا گوزەران و ژیانی خەڵکیش چارەسەر بکرێت. نوێنەری حزب و لایەنە سیاسیەکانیش لە کەرکووک جەخت لەسەر کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکەنەوە و ڕاشی دەگەیەنێن ناکرێ ڕیفرەندۆم بکرێ و پەرلەمانیش بە پەخراوەی ما بێتەوە. بەرزترین مەرجەئی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستانە، هەر کارێک بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بەبێ ئاساییکردنەوە و کارەکردنەوەی پەرلەمان ئێمە پێمان وایە کارێکی نەقسە. ئێستا دیارە لایەنە سیاسیەکان ئاخر کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی زوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕوونی و بە ئاشکرا ئیشارەتیان بەوە داوە کە ئەبێ پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە و ڕاپرسیش بەڕاستی لەژێر چەتری پەرلەمانی کوردستان و یاسای بۆ دەرچێت. ئەگەر بێت و ڕاپرسی بەبێ پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت من پێم وایە ئەو ڕاپرسیە بۆ هەدەفەکە بۆ ئەوە نییە بەفعلەن بۆ دەوڵەتی کوردی و بۆ خزمەتی دۆزی میلەتەکەمان بێ. پێم وایە ئەو ڕاپرسیە بۆ خزمەتی تاکی شخص و بۆ خزمەتی حزب و مزایدەی سیاسی بۆ لای چکی نبینیم. منەیەکی لە خاڵە سەرەکیەکان ئەوەی کارەکردنەوەی پەرلەمانە ئێمەش پشتیوانی وەکەین کە پەرلەمان کارا ناکرێتەوە ئەم دەستگا کە بەدەنگی خەڵک دامەزراوە هەروە بڕوات بۆیە فراغێکی زۆر گەورەی لە کوردستان دروست بوو ئەم میکە پەرلەمان پەکی خراپ بۆیە بەشێک لەوەی کە ئێمە وەکوتم ریفراندۆم سەرکەوێ ئەبێم خاڵانە بکرێت بۆی ریفراندۆمێک بێ بەڕاستی ئەمێک کە هەموو ئەو تاکیکی کورد خەونێتی هەمومان بەشدار بین تایە ناکرێ ریفراندۆم ئەنجام بدەین نیوەی کوردستان تیای نەبێ. بۆ ئێمە لە هەموو کۆبوونەکان زەخت ماس ئەو خاڵانە کردەوە بە تایبەتی بژێوی خەڵک بەڕاستی تۆراوە خەڵک زۆر لە ناهەمواری ئەژێت. ئەندێ جارەڵێن یەکێتی مەرجیداناوە بۆی کە پەرلەمان کارا بکرێتەوە مەرج نییە، ئەوە حەقێکی شەرعیە لە بەرەوەی ئەو خەڵکی کە لە پەرلەمانە بە دەنجی خەڵک چۆتە پەرلەمان کە نوێنەری خەڵک بوون کەواتە ئەو نوێنەری خەڵکە بۆیانەیە دەنگ بدەن لەسەروی ڕیفراندۆم چۆن بێ و چۆن بکرێت وانە بە ڕیفراندۆم بۆ کووردە من بەڕێی منەوە حەق نییە یەکەمەوە ناو بنەن مەرج یەکێتی داوای شتێکە کات حزبەکان تریش هەمووی داواکەن کە پەرلەمان کارا بکرێتەوە. کاراکردنەوەی پەرلەمان معنای وایە دەنجی خەڵکە دەنجی خەڵکی لە پەرلەمانە بۆی حەق حساب بۆ ئەو مەسەلەیە بکرێت بە مەرجیشی نەزانن ئەوە مەرج نییە، ئەوە حەقێکی شەرعی قانونی نەتەوەی کوردە و کە یەکێتی و حزبەکان تریش داوای ئەو مەسەلەیەکەن. وەک سەودیرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن بە بێکارەکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەنجامدانی پرۆسی ڕیفراندۆم لە کوردستان کێشەیەکی گەورەیە و پێداگری بەشێک لایەنەکانیش لەسەر و داوایە لە سۆنگەی ترۆپکی پەرۆشیانەوە دێت بۆ سەرکەوتنی ریفراندۆم لە کوردستان. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.